خۆزگار هەر لە ئەوەڵی ژیانمان ئەمانە دراوسێ مامبوونایە لەوتەی چاوم بوو لە زۆرە ماڵەکەی بەڕێزت ئەوەیە وایە بەڵە قوربان ژەخۆ پانتایەکی زۆر کەمە وایە ئاراوەڵە چەند ساڵە ئێوە لەم گەڕەکەن و ڕێک بەرامبەر کەنیسەکەن تا ئێستا هیچ ناخۆشیەک هیچ ئاژاوەیەک لە بینی مەسیحی و مسلمانەکانی ئەم شارەیە هەبووە ناوەکو بزانم نەبوو تا ئێستا و هەر نەژبوو ناژبێ ئینشاءڵڵا ئێوە ماڵتان بەرامبەر کەنیسەکەی بەڵە خۆتان مسلمان بەڵە الحەمدولله باشە کاک فەریدون هیچ کاتێک نەبووە بەڕێزت بە مەسیحەکانی ئەم بەرماڵەکەی خۆت نیگەران بیت چوزانم حاڵەتێکی وا قەت ڕووی نەداوە ناوەڕە ڕووی ڕاستی بێ دراوسێتیان خۆشە دراوسێتیان زۆر خۆشە و یعنی خۆزگار هەر لە ئەوەڵی ژیانمان ئەمانە دراوسێ مامبوونایە لەوتەی چاوم بوو لە زۆرە عیبیان نییە یەک مسخەڵەتەوە